بەم کاتتان باش بینەروی سەر خۆشەویستەکان خۆشحاڵم ئەڵلقەیەکی نوێتان پێشکەش دەکەم و هەروەها بابەت و باسێکی جیاواز لە پرۆگرامەکانی دیکەم ئەمڕۆ لە خزمەت ئەدەب و هونەردا دەبین میوانێکی زۆر بەڕێزم و قەڵەمێکی ڕەنگین لە لامانە خات و دێرین جەمال بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووس زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم دێرین خان. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. دێرین خان یەکێکن لەو قەڵەمانەی کە هەمە چەشن و هەمە ڕەنگ دەنووسن و ئەزمونێکی باش و چەند بەرهەمێکی باشتان هەیە. سەرەتا دەمەوێ وەکو جۆرێک لە جۆرە پرسیارە هەمیشەیەکان باوەکان بڵێم ئەو سەرەتایە چی بوو کە دێرین خان خۆی هەستی بە خۆی کرد کە ئەو قەڵەمەی هەیەی دەتوانێت بەرەی پێ بدات، چونکە ڕەنگە زۆرجار زۆربەی نووسەرەکان لە تەمەنێکی زۆر کەم دەستیان پێکرد بێ، بەڵام تەمەنێکی درەنگتر خۆیان هەستیان بە بوونی خۆیان کرد بێت. بۆ تۆ ئەو سەرەتایەکەی بوو کە خۆت باوەڕ بە خۆت بێ و دەست پێ کرد بێت؟ ڕاستە من هەر لە مناڵیمەوە خولیای نواندنێکم هەبوو، حەزێکم بۆ چیرۆک هەبوو، ئەهاتم لەگەڵ هاوڕێکانمە چیرۆکم بۆ دائڕشتن نواندنیانە کرا، هەر لە یاری ماڵە باجێنە و مناڵانە. دواتر لە قوتابخانەش ئەم کارە ڕنگدانەوەی هەبوو لەسرم، بەڵام ئەمە بە شێوەیەکی بێ ئەزمون، یعنی ئەزمونێکی تاوم نەکردبوو. بەڵام کە گەیشتمە تەمەنێک و دواتر کە من هاوسەرگیریم کرد، هاوسەرەکەشم قەڵەمێکی جوانی هەیە، دواتر من ڕۆژێکیان شتێکم نووسی، بابەتێکم هاو بە میشکا و ئەوەی لە خەیاڵی خۆما بوو خستمە سەر خامەیەک پیشانمدا، وتی زۆر زۆر جوانە. بیرمێت ئەو کاتە ساڵی 2005 بوو، بۆ یەکەم جار من ئەو بابەتەم برد بۆ ڕۆژنامەی ڕاستان یەکسەر قوبوڵ کرا و بڵاو کرایەوە. ئەوە دەستپێکی نووسینی من بوو. ئەوە یەکەم جارێک تایبەت و جوانە، بە تایبەت باسی ئەوەت کرد کە تۆ لەگەڵ دروستکردنی خێزان و ماڵ ئەو پشتگیریکە هەبووە. زۆربەی خانمانی ئێمە کە یەکێک لە کێشە گەورەکانیان ئەوە بۆ کە پشتگیری خێزانیان نییە. لە تەمەنی منداڵیەوە و خێزانی خۆت پشتگیریان چۆن بوو تا دواتریش وهایی لێهات لە ژیانی هاوسەری خۆشدا کە بتوانیت ئەم دەستپێکە بگاتە ئەوەی کە تر بە تاواتی دەست پێ بکەیت؟ بەڵێ من هەر لە سەرەتا لە خێزانێکی ڕۆشنبیر سپاس بەخوا هاتوومەتە دنیاوە. باوکم بە ڕەحمەت بێخوا ئافریکا باوکێک بوو، زۆر پشتیوانم بوو، زۆر بەهێز پەروەردەی کردم. ئەو سەردەمانی من خوێندکار بووم، باوکم هێندە پشتیوان بوو، من یاریزانێکی باشی ئەم سلێمانی بووم و کاتە لە یاری ساحە و مەیدان لە ڕاکردن 4 سەمەتر من یەکەم وێنا لە یاری بالەیە بەشدار بووم، لە چالاکیەکانی قوتابخانە پشتیوانم بوون. دواتر من سەری کێشا بۆ ئەوەی من بێم چالاکی قوتابخانەکە مامۆساکانی ئەوت ئیترەوە ئەم ساڵ مناسبەی فڵانشتە تۆ شتەکانمان بۆ ئامادەکە. چەندێک تەمەنەکەم کەم بوو، بەڵام پشتیوانیان پێ ئەبەستم، کارەکانیان ئەیا بە من و خێزانەکەم زۆر پشتیوانم بوون. من سوپاسیانەکەم، یەکەم خێزانەکەم زۆر پشتیوانم بوون. دووەم جار خێزانی دووەمم کە هاوسەرەکەمە سوپاسیەکەم لێرەوە کە تا ئێستاش پشتیوانێکی تەواوی منە، چکە ئەگەر هەر کەسێک بە تایبەت ئافرەت قەڵەمەکەی چەند بوێر بێت چەند بڵێ بەهێزم، ئەگەر پشتیوانێکی نەبێت ناتوانێت بەردەوام بێت. ڕاستە. دێرین خان ئەمەوێت ئەو بابەتانە زیاتر بزانم کە بەڕێزت چونکە هەمە چەشنە نووسینەکانت لە زۆر لایەنەوە گزارشتی تایبەتی خۆتت هەیە، تێڕوانینی تایبەتی خۆتت هەیە بۆ زۆرێک لە بەرهەمەکان. ئەوەی کە زۆر گرنگە و لەسەر دڵی تۆ و لە تێڕوانینی تۆ ئەو بەشانە کامانن و پلاندا ڕێژەیەکت هەیە بۆیان لە کام کارانەیان جیاجیاکاریان تیا بکەیت؟ ئەوەی کە لە ناخی هەموو نووسەرێکایە بڵێ نووسین تەنها سەرخۆقاتکردن نییە بەوە. نووسەر ئەو بابەتانە ئەبینێت کە ڕۆژانەیەتە بەرچاویان، ئازارەکانی کۆمەلگا ئەبینێت، خۆشیەکان ئەبینێت، قۆناغەکانی تەمەن ئەبینێت، بۆ هەر یەک تێڕوانینێکی هەیە. ئەم نووسەرەیەت بیرەکاتەوە کەسێک ئەبینێت حەزەکات بابەتەکەی بە چیرۆکێک بنووسێت، نەخێر لە بابەتی ڕۆژ دروست ئەبێت کارە ساتێکە حەدەسێکە خۆشیان ناخۆشیێت بە شێوازێک گەینووسێت. من زۆر جار لە وتارەکان چیرۆکە وتارە نووسم، وتارەکانم شێوەی چیرۆکی تایە، ئەمە زیاتر کە خوێنەر ڕائەکێشێت. بەڵێ ئێمە لە ناو کۆمەلگاوە ئەوەی کە ئەی نووسین لە
کۆڵایی کۆمەلگاوە هەڵقڵاوە و ئێمە ئەینووسینێ خینە سەر خامە. بەڵێ بەشە جاجەکانوانی کە خۆت زۆر لە لات خۆشەویست بوون لە چیرۆک و لەو بابەتانەی نووسیوتن چین؟ من هەموو ئەوان نووسەر هەموو بابەتەکانی خۆی خۆشەیە کە ئەینووسێت، بەڵام لای من چیرۆک ژانەرێکی زۆر جوانە وەکو خۆم، وەلەو من لە بابەتە ئەدەبیەکانی تریشا سوپاس بۆخوا بە پشتیوانی هەندێک مامۆستایان هەن لە دەورم کە ڕاوێژیان پێ ئەەکەم، هاوکار من خوێنەرە باشەکان بە ئەتیرافیەوان کە من نووسینەکانم قوبوڵە لای ئەوان، ئەمە بۆ من مای دڵخۆشکەرە کەوان پشتیوان من و وە زیاتر هانم ئەدەن لە بابەتی چیرۆکا بەردەوام بم. بەڵێ کە باسی چیرۆکەکەین ئێمە گەلێکین نەتەوەیکین بەڕاستی ژیانمان مێژوومان پڕە لە چیرۆک و ئەنجا لەوەش خوڵتر بینە سەر باسی ژیانی ئافرەتان لە نێو کۆمەڵگەی ئێمەدا بەڕاستی ئەوش خۆی بۆ خۆی چەندین چیرۆکی ناوازەی تێدایە. ئەگەر یەکێک لەو چیرۆکانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ هەیە ئەنجا من بەو جۆرە لە جەنابەت ئەپرسم دەرین خان ئەگەر تا ئێستا توانی بێتی بە قەڵەمەکەی دای ڕێژێتەوە یاخود هێشتت بە هیوا بەیان وەکو هەموو تاکێکی دیکەم کۆمەلگایە بینەرێکی ئەم چیرۆکەبی چییە لە نێو کۆمەڵگەی کوردیدا کە تاکو ئێستا ئەو چیرۆکە زۆر سەرنجی تۆ ڕاکێشا بێ یاخود مەبەستت بێت بینوسیتەوە کەسێک کە بتوانێت بیبینێ؟ ئێمە ئەوەی کە باست کرد ئێمە خۆی چیرۆک بۆ خۆی مێژووە. بەڵێ ئەمە مێژوویە کە تۆ ئەینووسیتەوە نەوەکان ئەیبینن ئەیخوێنەوە مێژۆکە دووبارە هێتەوە بەردیدە. لە ڕاستیە ئەوەی کە من سەرسامم بە خانمانی خۆمان سیر ئەەکەی خانمانی ئێمە زۆریان نەهامەتی بینیوە، ئەنفالیان بینیوە، چەنەها دایکمان هەبووە خوشکمانە بووە ژیانی دێشێواوە ئەم دەوری باوکی بینیەوە خێزانی گرتۆتە ئەستۆی خۆی، ئەمە بوێری ئەوێت لە کۆمەلگاکانی تررا ڕەنگە ئەمە قورس بێت بۆ ئافرەتێک بتوانێت. من زۆر دڵخۆشم کە خانمانە بینم هی خانمانی کورد زۆر بەهێزن ئێسا کار ئەکەن ئیتر لە ڕێی دەستڕەنگینیانەوە ئەبێت خانممان هەیە لە پلۆپۆستەکانە دەستێکی باڵان هەیە ئەمانە مای دڵخۆشکەرن. من سەرسامم بە ئازایەتی و بوێری خانمانی کورد هەر لە مێژۆکەیانەوە کە هاتۆی خوێنومەتەوە کە بینیومانە یان لە باوباپیرانمانەوە بۆمان باس کراوە زۆر سەرسامم بە بەهێزی خانمانی کورد. بەڕێزیشت ئەوەندەی بنزانم و دڵنیاشم بە دوور نیت لەو خانمە سەرقاڵانەی کە لە ژانەگەر بڵێم ڕۆژێکتمان بۆ باسکە چەند جۆر کار ئەەکەیت لە دایکایەتیەوە هەتاوەکو ئێستت کە هاتوویت بۆ چاوپێکەوتنێک؟ بەڵێ من وەکو دایک سپاس بۆخوا من بۆ 25 ساڵ زیاترە ژیانی هاوژینیم پێگێنا و خاوەنی 4 مناڵی جوانم تەمەند درێژ بن لەگەڵەوەیە زۆر سپاس. طبعاً دایکایەتی جوانترین ئەرکە ئەوە خێزان بۆ خۆی جوانێکی خۆی هەیە، ئەرکی ماڵۆم هەیە و دایکایەتی خۆمەکەم. دواتر ئەچم بۆ شوێنێک کە پێوتری ڕێکخرا و ڕێکخرای پێکەوە ژیانی نوێ لێ کار ئەەکەم بەڵە لێ بەرپرسیارەتیم هەیە لێ بەڕێبەری کارگێڕی و پەیوەندەکانم لێش خێزانێکی ترم ئێوە ماڵی دووەمە چکە لەوێش کۆمەڵی خوشک و برای جوانم هەیە و لەوێش خێزانێکی زۆر جوانین بەیەکەوە و کارەکەش کاری خێرخوازی ئەمە دووجار مای دڵخۆشیە و چەند ماندووبین دەروونمان ئاسوودێ هەز بە ماندووبوون ناکەین. لە هەمان کاتا من لە پاڵ ئەو کارانەشا سەرقاڵم بە ئەچم بۆ چالاکیەکان سەرقاڵم بە نووسین لە ئێستا ڕۆمانێکم بەدەسوێ خەریکی نووسینی ڕۆمانم و لەگەڵ بابەتەکانی ڕۆژا وتارم هەیە و بۆ بابەتی ئەدەبیاتی مناڵان بابەتی نووسینی مناڵانمێ و بینبێنیش چیرۆک و هەنێ جاریش وەکۆڵێ بۆ تام و چێش وەکو تام و خەیلێ هاتووە وتەم هەیە لە واڵەکەی خۆم وتەکانیش دائنم. دەستان خۆش بێت. بال پێشوی لە کەشی خێزانی بینە دەرەوە لە نێو خەزانەکەت ماڵەوە مناڵەکان ئەوان هەستیان چۆنە هەم لەگەڵ بەکارهێنانەوەی وتەکانت و ئەو تێڕوانینە چونکە بەڕاستی هەستەکەم هەستێکی جیاواز بێت تۆ دایک خۆی بۆ خۆی میهرەبان و ئامۆژگاری کارێکی زۆر زۆر تایبەتە لە ماڵان چجا ئێستا ئەم دایکە ڕۆڵێکی تری ئەدەبی و هونەریشی هەبێ ئەمە چۆنە گوزەرێنن ئێوە لە ماڵەوە؟ ئێمە سپاس بۆخوا ئێمە کەشێکی ئەدەبی هەیە لە ماڵی خۆمانە بە حکمەوەی سپاس بۆخوا باوکی مناڵەکانیش وەکوتم قەڵەمێکی زێڕینی هەیە و مناڵەکانیشم دوانیان هونەرمەندن بابەتی ئەدەبیان زۆر حەز لێ و خوێندنەوەیان هەیە و
ئێمە ئایلەیەکین زۆر لە یەکتیەگەین کەشێکی جیاوازمانێ لە ماڵی خۆمانە کە شتێک ئەنووسین هەموو هەرێکەوە بە دیدگای خۆیەوە خوێندنەوەی بۆکە من هەندێک جار کوڕەکەم ئامۆژگاریەک مەکە ئەڵێ دایکە ئەم دیێڕە لەویانە بێت بە ئاوا بێت ئەمە بۆ خۆی چۆتە قوڵای خوێندنەوە من زۆر دڵخۆشم پێی یا هەندێک جار کچەکەم زۆر جار مناڵە بچکۆلانەکەم دایکە ئێمە ئەمڕۆ ئاوامان کرد وانێکی لێ وانێک مەیاتێ کە چیرۆکێک بنووسم بۆ مناڵان فکرێم ئەیاتێ ئەمە لە ینی بۆ خۆی ئێمە خێزانێکیم بۆ شێوەیە سپاس بۆخوا ئەڵلقەیەکمان لێ هاتووە تاواکەری یەکتری ئەوە زۆر زۆر مای دڵخۆشیە و ئینشاءالله هەمیشە لە گەشە و لە جوانیا بە خێزانەکەتان هەر دەربارەی ئەوەش ئەمیست بزانم لە نێو بەرهەمەکانت ئەوەی جێگەی سەرنجە لە دوای ساڵانێکی زۆر لە نووسین تازەیە کارکردنتان بۆ منداڵ ئەگەر بیر لەوەش بکەینەوە بڵین هەستی دایکایەتیت سپاس بەخوا ساڵانێکی زۆرە ئەمەشە بووە بۆیە بەڕاستی ئەمە بوو بە پرسیار بۆچی لەم دواییانەدا بەرهەمی مناڵان پێشکەش کردو هۆکارێک هەبوو؟ بەڵێ بەرهەمی مناڵان بە ئەدەبیاتی مناڵان بابەتێکی زۆر قورسە ڕەنگە هەندێک کەس ئاوا سەیریکا بە ئاسان بیبینێ بۆچی قورسە لەبەرەوەی تۆ تەمەنێک سەرکەوتویت دنیای مناڵی من لەگەڵ دنیای ئەم سەردەمە زۆر جیاوازە هەرچەندمە کرد ڕێگەم بە خۆم نەئەیا بتوانم بابەتێک بۆ مناڵان بنووسم لێرەوە سڵاو و ڕێزمێ بۆ مامۆستا ئەمین محەممەد ڕۆژێک دیدارێکیان ڕێخستە بوو کە چوون باسی چیرۆکیە کرد ئەوە بۆ من زۆر گرنگ بوو لەو دیدارە زۆر ئیسفادەم کرد کە هاتمەوە بڕیارمدا چیرۆکێک بنووسم بۆ مناڵان کە بۆ بە ڕێزی منار وتی دەستخۆش بەڕاستی چیرۆکەکەت زۆر جوانە هەر ئەو کات لە گۆڤاری کورجنێز دانرا بە بڵاوکردنەوە لەو کاتەوە من دەسم کرد بە نووسینی چیرۆکەکان و هەموو جارێکیش یامەتە دەست مامۆستا ئەمین بە سپاسەوە دەستی خۆش بێ و قوبوڵی کردو بۆی ناردوم بۆ ڕۆژنامەکان بۆ گۆڤارەکان پەپولەمان هەیە بڵاوکردنەوەی باشی بە ینی پێشوازی باشی لێکراوە لە الحەمدولیلا سپاس بۆخوا لەخوا بەزیابێ نیازتانە بەردەوام بن پرۆژەی ترتان بۆ مناڵان چی لە خەیاڵتان بەڵێ ئێمە دنیای مناڵان کە کاتێک نووسەرێکی گەورەت بابەتێک بۆ مناڵانە نووسێت ڕێک ئەچێتەوە مناڵێکی خۆی زۆر چێژێکی جیاوازی هەیە هەندێک جار تۆ چیرۆکێک لە مناڵی خۆتە ڕوویاوە هی لەگەڵ ئەم زەمەنەیە گری ئەی بێکەوە من ئەمەم لە چیرۆکەکانمان کردووە بۆ مناڵان بابەتی مناڵان چێژبەخشە و بەردەوامیش ئەبم ئینشاءالله و ئێستا بەشی نامیلکەیەکم هەیە بۆ مناڵان بۆ چاپکردن ئامادە ئینشاءالله بەسەر خێر چاپکراوەکانت چی بوون دەهرین خان ئەوەی کە تا ئێستا هەبووە وە چی لە ڕێگەیە ئەوانی کە چاپکراون و لەبەردەست و بینیندان لە لای ئێمە گەورەترین گرفت لای نووسەران ئەوەیە کە هاوکاری تەواو ناکرێن بۆ چاپکردنی بەرهەمەکانیان ئەمەش بۆ خۆی نووسەر هەندێک جار ئەکێتە لێواری بێئومێدیەوە بەڵام من جیاواز لەوە لەبەرەوەنە حەز و خولیام هەبوو بۆ نووسین 18 ساڵ چاوەڕێم کرد تا کتێبێکم بە چاپگەیان 18 ساڵ تەمەنێکە ئەو کاتێک کە کتێبەکەش چاپکرا و بڵاو کرایەوە بە سپاسەوە کە دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی بە دیاری بۆی کردم کتێبەکە ئەو کات کە کتێبەکە چاپکرا بەبێ دەستکاریکردن هەر بەو تەمەنی خۆی لەدایک بوو ئامادە نەبووم یەک وشەی بگۆڕم هەرچەند من خۆم تەمەنەکەم سەرکەوتو بوو هەندێ ڕەخنەشم لە هەندێ دێڕی هەبوو بەڵام ئامادە نەبووم دەستکاری ڕێزێک بۆ ئەو کاتێک کە بەڵێ فکری ئەو کاتە شێوازێکی تر بیرەکەش تەمەن ئەگۆڕێت بیرکردنەوەکان ئەگۆڕێت وتم ئەو بۆ ئەو کەسانەیە کە لەو تەمەنەیە چێژی لێ ئەبرن کەو کاتە من نووسیمە تر هەر بۆ تەمەنەوە لەدایک بوو جێ دڵخۆشی و پیرۆزت بێ چیتر هەیە لە ئێستادا یاخود ئەگەر پێشەوە شتێکی دیاریکرا و سەرنجڕاکێش ڕوویدا لەو کاتێک کە چۆ بەردەستی خەڵکی لە تێبینیەکان بێت ئەوەی خۆت چاڕوانت دەکرد ئەوە ڕوویدا خۆی کە ئەو بینەرە بەڕێزە و ئەو میوانە ئازیزانە کە لەوێ بوون کە چوومە سەرمەنەسە بە خێراتنم کردن باسم کردوتم کتێبەکە 18 ساڵە چاوەڕێم هەر خۆیان بوو بە مقۆمخۆ لە ناویانە تۆزێ جۆرێک لە شۆک چووە سەر ڕوخساریان بەلایەنەوە سیر بوو جوانترین دیمەن ئێستا ژوێنەکەم لایە باوکو کوڕێک بوون
هاتن واژوی کتێبەکە بکەم ئاسێری کوڕەکەم کرد زۆر بە حەزەوە هات و باوکی توخوا خێرا واژۆکەی بۆ بکە با بڕۆین وتم تۆ تەمەنت چەنە زۆر سوتفەیەکی جوان بوتی 18 ساڵم وتمەزانی ئەم چیرۆکانە تەمەنەکەی لەگەڵ تەمەنی توایە ئەمڕۆ لە دایک ئەبێ ئەوە جوانترین دیمەن بوو. ڕاستە دەربارەی فیستیڤالەکان قسەم بۆ بکە بەشداریکردنت لە فیستیڤالەکان و لە لەوانە کە چۆنە و حەزت چۆن ئەو کاتدا بەشکردنت هەیە بۆ بەشداریکردن. من بۆ فستیڤالەکان هەمیشاوانی کە ساڵان ناکرێ بابەتە نێرم ئیتر ئەگەر وەربگیرێوان وەرنەگیرێ ئەڕوات یعنی مەبەسمە چێتە پێش بڕکەوە مەبەسمە ینی بڵێن سەرکەوتوو بوو یان سەرکەوتو نەبووی من هەنگاوی خۆم ناوە نەوەستاوم بابەتەکانم ناردووە بەڵام کورتە فیلمێکم کرد بۆ کورتە فیلم بە مۆبایل ئەوە ناردم کە ناردم وتیان قوبوڵ نەکراوە و ئەم ساڵ داوایان لێ کردمەوە بۆ کورتە فیلمەکە کە یەکەم جارم وەکو نووسەر و دەرهێنەر کار بکەم لە کورتە فیلمەکە چکە حەز و خولیایەکی مناڵیم بوو نەک گەورەی ئەوە خەونێکی زۆر گەورە بوو بەڵام کە ئەو کات وتیان قوبوڵ نابێت و بڵاو وەی تۆ سەرکەوتو نەبوویتە بە جۆرەگانی کە وتیان سەرکەوتو نەبووی بەو مانایە نامن توانام نەبووە بۆ مانای بەرهەمی باشتر لەوەی من نەبووە بۆ جاری دۆم پێیان خۆیان ئاگاداریان کردمەوەتیان فستیڤال هەیە دووبارە نەیە نێریتەوە بابەتەکە وتم نە من حەز ئەەکەم لە کاتێکی تر و بە ئامادە باشێکی تر چکە من کورتە فیلمەکەم بۆ نەخۆشخانەی هیوا کردووە بابەتێکە لەگەڵ نەخۆشخانەی هیوایە حەزم کرد بە شێوازێکی جیاواز عرضکردی ئینشاءالله. بەڵێ بەرهەمەکان تا چەند هەڵقوڵاوی ناخی خۆتن ژیان و ئەگەر لە خۆشی بێ لە ناخۆشی بێ تا چەند تێکەڵبوون هەیە لە نێوان ئەو بەرهەمانی بەڕێزت کە دەیبینین لەگەڵ ژیانی کەسی خۆت. ئەکید ئەوەی کە پێنووسی بەدەستەوەی ئەنووسێت ئەگەر خۆی ئازارێکی ئەو ئازارەی نەچەشت بێ ناتوانێت ئازارێک بنووسێتەوە ئەکید هەموو با نووسینێک ئەگەر بە دێڕێکیش بێ نووسەر خۆیتیایە جۆرێک لە جۆرەکان ژیانی خۆیتیایە ئیتر ئەو باسە خۆشیە ناخۆشیە حەدەسەکە ڕووداوێکە هەر بابەتێکە نووسەر بڵێ خۆیتیایە. بەڵێ ئەو پەیامانەی کە بەلاتەوە گرنگن وەکو ئافرەتێک وەکو نووسەرێکی ئافرەت ئەتوێت لە ڕێگی بەرهەمەکان تۆ بیگەین و تایبەتریش کە دەڵێیت کە بەشێک لە خۆت لە ناو نووسینەکان تا هەیە ئەو پەیامە گرنگانە چین کە ئەتەوێت بیگەێنیت بە کۆمەلگا بە ئافرەتانی دیکە ئەتەوێت ئەوان بگەنە چه ئاستێک چی تێبگەن لە بەرهەمەکانی تۆ. نووسین وەکو پێشتریش وتم مێژووە و پەیامێکە توێ هێڵیتەوە بابەتێک کە ئەی نووسیت پەیامەکە گەیاندنی پەیامەکە لەوەیە تۆ ئەتەوێت بە ئافرەتان بڵێ ئێوە بەهێزن بە کۆمەلگا بڵێ ئەم هەڵانەمان هەیە کەسێکە ئەیخوێنێتەوە چیرۆکەکە ئیتر چیرۆکە وتارە یان وتەیەەکە وانەیەکی لێ فێر بێت وانەیەکی لێ فێر ئەبێت دووبارە بڵێ من ئەم هەڵەیە دووبارە نەکەمەوە لە منە دووبارە نەبێتەوە ئەگەر بیرێک لە هەنگاوێکی وا بکاتەوە یان گەربیر لە هەنگاوێکی بەهێزی بکات چیرۆکم هەیە باسی زۆر بەهێزیەکە ڕەنگە کەسێک بێریۆی نەبێت ئەو چیرۆکا خوێنتەوە ئەو خۆ منیش ڕەنگا و هەنگاو بنێم ئەو بەهێزیم تیابێت ئەو بێریەم تیابێت هەنگاوی بۆ بنێم پێویستی بەو نمونەیە بیبینێت بە دڵنیاییەوە. دێرین خان ئەوەی کە تۆ چاوەڕوانی ئەکەیت لە ئافرەتانی کورد چین دا چ ئاستێکە پێشتریش لە ناو قسەکان باس کردوتە ئافرەتی زۆر بەتوانامان هەیە لە بواری سیاست و لە بواری بازرگانی و ئێمە لە هەموو بوارەکان لە ئێستادا ئافرەتان هەم دەشتوانین بڵین دەرگاکی باشیان بۆ کراوەوە بۆ پێشوازی چونکە خەڵکی ئێمە کۆمەڵگەی ئێمە پێیان ڕازیە کەواتە لەم دەرفەتانە چاوەڕوانی و داهاتوو چییە ئافرەتی کورد دەتوانێت بگاتە کوێ یاخود دەبێت بە چه ئاڕاستەیە کار بکە؟ بەڵێ ئافرەتی کورد من زۆر دڵخۆشم پێیان هەنگاوی زۆر باشیان ناوە هەر لە مێژینەشەوە چۆن هاوکار بوون ئێمە ئافرەتانمان هەبووە لە سەردەمی زمانی باسە کە باس ئەکرێت لەژێر ئاباکەی خۆیان دەمانچێکی هەڵگرتووە هاوکاری پێشمەرگەکان بووە کەواتە ئەمە بوێری ویستووە ئەمە توانا بووە ئێستاش هەرو بوێرێ لە کۆمەڵگای هەیە ئێستا سوپاس بە خوادنیا کراوەیە و خانمان ئێستا زیاتر دەستیان کراوەیە و تواناکانیان بەهێزە بەڵێ
داهاتوویەکی جوان لە خانمانی کوردستانە بینم. بەدڵنیاییەوە ئینشاءڵڵا هەموو بەڕێستان قەڵەمتان هەمیشە چالاک بێت، دەست و خامەتان خەرمانتان بەرەکەتدار بێت. من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ جەنابتانە، زۆرێک لە باسەکانی ئێوە ئەگەر شتێک ما بێ مەبەست بوو بێ باسیکەین لەم پرۆگرامە من نەمپرسی بێ کاتمان ماوە دەمەوێت کات دەمە بەڕێستان باسیکەی. من یەکشت وەکو ئیزافە بۆ سەر بابەتەکانی تر من لە ئێستاە کە پێشتر بت تۆ سەرقاڵی بەچی من حەزێکی زۆرم بۆ خوێندنەوە هەیە. ئێستا جیاواز لە خوێندنەوەکانی تر کە کتێبێکە خوێنمەوە ئەوەی کە خۆم بینیمە لە دیدگای خۆمەوە یەم خوێندنەوەیەک بۆ ئەو کتێبە ئەەکەم. تر کتێبەکە ئەدەبیە بابەتێکی هەندێک کتێبەکە سیاسی بێت یان ڕۆمانێکە چیرۆکێکە یەم لە ڕوانگەی خۆمە خوێندنەوەی بۆ ئەەکەم. ئەمانە لەکوێ بەردەستمانەکەوێت؟ من ئەمانە تا ئێستا زیاترینیان من لە واڵ و پەیجەکان بابەتەکانیان بۆ نێرم بەڵام زۆرترینیان لە کوردستان نوێ داوابەزێت و بە تەمام کۆشیان بکەمەوەش لە شێوەیەکی نامیلکەیە. هەندێک جار چوومەتە چالاکیەک دوایی بۆ بە سوپرایز بۆ نووسەرەکە دوایی لە ڕۆژنامەکە کە بینیوێتیەوە زۆر خۆشحاڵ بووە. من تومە داوای لێبوورنەکەم ڕەنگە لە ئاستی نووسینەکەی تویانە بم بەڵام لە دیدگای منەوە خوێندنەوەم بۆ ئەم بابەتی تۆ ئەمەیە بەڵام زۆر بەلایەوە جوان بۆ دەستخۆشیشی کرد. دەستان خۆش بێت. بە دڵنیاییەوە پێویستمان بە ئەو جۆرە قەڵەمانە هەیە خوێندنەوە بکرێت هەم بۆ نووسەرەکان هەم بۆ ئەو کەسانی کە خوازیارن بە کورتۆ پوختەش بگاتە بەردەستیان. پێشەوەی هەر پرۆگرامەکەش کۆتایی پێ بێ و حەزم دەکرد کۆتایی پرۆگرامەکەم بۆ بینەرانم بابەتێک بەرهەمێک لە بەدەنگی بەڕێزت خۆت بێ و بۆمان بخوێنی تۆ ببیستم ئەنجا بژاردەکەش لە لای خۆت بێ لەو نووسینانێکە هاتە. بەڵێ من بابەتێکم هەیە بابەتەکە ناوی ئەوەیە ناونیشانی بابەتەکە ئەو کاتانەی تامی پرسیارەکانی ژیان دەکەیت. ئەو کاتی تامی پرسیارەکانی ژیان دەکەیت. ئیتر چەندێڕێکی کورتە بەڵام پێشکەش بە بەڕێستان و بینەرانیەکەم هیوادارم لێم زیر نەبن ئەگەر دەنگیشم تۆزێ ناساز بێ بۆ خوێندنەوە چونکە من خوێندنەوەی بە ئەو بابەتانە ئەدای خۆی ئەوێ ڕەنگە من ئەو توانام نەبێ بەڵام هەر پێشکەشتانێک ئەمە گوێڕائەدێرین و هەستت وەرئەگرین ئینشاڵڵا بفەرموون. زۆر سپاس. ئەو کاتەی تامی پرسیارەکانی ژیان دەکەیت لە منداڵێکی تازە لەدایک بووم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری تاریکی ناوسکی دایکم دەکەم ئارامتر بوو لەو ژینی ئێستا تێیدا دەژین. لە خوێندکارێکی سەرەتاییم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە بە ئازادی دەڕۆیشتم بەڕێگادا و جانتایەک بە کۆڵمەوە نەبوو. لە مامۆستایەکم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە خوێندکار بووم لەسەر ڕەحلەی قوتابخانەدا دەنیشتم. لە پزیشکێکم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە هێشتا لە مانای ئازار تێنەگەیشتە بووم. لە دادوەرێکم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە سزام بەسەر هیچ تاوانبارێکدا نەسەپاندبوو. لە مامۆستایەکی ئاینیم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە هێشتا لە مانای سزا و پاداشتێ نەگەیشتە بووم. لە پۆلیسێکی هاتوچۆم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە هێشتا لە مانای هێماکانی هاتوچۆ نەدەزانی. لە پاسەوانێکی وڵاتم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم کە دەستەکانم چەکی نەدەناسی. لە زیندانیەکم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری ئەو کاتانە دەکەم لە پەنجەرەی ژوورەکەمەوە دنیام دەبینی. لە نووسەرێکم پرسی بیری چی دەکەیت؟ لە وەڵام داوتی بیری یەکەم خەیاڵم دەکەم کە وێنەی پەلکە زێڕینە لەگەڵ تیشکی هیوا بە دەرکەوت.